ئەرێ جەماعەت ئەوە چییە و چ باسە لێرە؟ کرۆ بەرنامەی میگمیک باسی چێشتەی کۆمەڵگایە خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری خۆشی لە لێوی هەمووتان دەباری بەرنامەی میگمیگ ببینە هەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە هەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە بەرنامەی میگمیگ ببینە هەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە هەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە میگمیگ خۆشیە میگمیگ تاڵیە میگمیگ خەندەیە میگمیگ ئامۆژگاریە يعني هەندێک نەرم و نیان بە کورتی و بە کوردیەکەی وەڵڵا من حەز دەکەم باکشتیشت پێ بڵێم ئەمن حەز ناکەم منداڵەکانت وەکو من تەمەنای مردنی باشیان بکەنەوە یەکەم جارە قسەی بکەم دەوەستەنێ کورە وەڵڵاهی کە باوکم مرد لەسەر گۆڕستانی دەگریان وانە ڕەشما پۆشی بوو بەڵام هەمووی بەدرۆ بوو لە ناخەوەم نەبوو بەدڵ حەزم دەکرد کە مرد زۆر دڵخۆش بووم لۆ ڕۆژی ئازادبوونی من بوو تێدەگەی هەر لەو کاتەوەش بڕیارمدا کە بوومە خاوەن خێزان ئیتر ئەمە چ بکەم هەرچی پێم دەکرێت لە بۆ بەختەوەرکردنی خێزانەکەم و کامەرانی کردنیان دڵخۆش بوونیان بیکەم لە بۆیان لێ دەبینی منداڵی خۆت کوونە لەگەرت و منداڵی منیشکوونە لە بۆم 100 تەلەفۆنم لۆ دێ هەتا دەچمەوە ماڵێ بابەجان لە چێی بابەجا پیاوەکە حاتم لە چێ ئیتر بزانوانە نەخێر لۆیە عایلەی من ئێستا هەموو منیان خۆش دەوێت دوعام لۆ دەکەن خی گەورە تەمەنم درێژکە کە چێتووە پێم دەڵێ منداڵەکانم دوعام لێ دەکەن کەوا بمرم کاکە با بگۆڕێی وە بکە ببێ ئایلەشی بەختەوە دووبارە و دەبارە پێت دەرم لەگەڵیان باش بە و بابەسە چیتە ڕووگرش نەبی لەگەنیوە
حەزرە نان ناخۆی؟ نانی ناخۆم بڕۆ نانی خۆتان بخۆن. ئێ باشە لەبەر چی؟ نان ناخۆی پێمان ناڵێ ئەڕۆی هەر پێمان ناڵێ دە پێ بڵێ لەبەر چی نان ناخۆی؟ ئەوەگریت کوورم دەگریت؟ گریانی چێ؟ ناگریم ئەوە شتێک چوە چاوم نازانم چییە. بڕۆ لێم گەڕێ بڕۆ لێم گەڕێ بڕۆ نانی خۆتان بخۆن. شیروان وەرە ئێرە دانیشە وەرە دانیشە وەرە زانم وەرە کچمە نەترسێ کوڕم نەترسێ نەترسێ دەزانێ من چەندەم گۆم خۆش دەوێت بەس تەنها خۆ بەس خوا دەزانی کە چەندەم گۆم خۆش دەوێت بابا جاوزە تو خۆش بابا جامە قوربانیت بم ئەمەش خۆشمان دێ بە قوربان یا ڕەبی مەرگت نەبینم بەس تەنها خوا دەزانی چەندەم گۆم خۆش دەوێت ئەمگۆ لەناو دڵمە حسن دەی حسن بڕۆن بەزێن بێن بڕۆن نان بخۆن حسن سەبیحە بیان بە نانیان بدەی حسن بڕۆنە بەزێن بێنن بڕۆن نانی خۆتان بخۆن دەی دەی بڕۆن بڕۆ دەی هذه كاك حازم لقيبي كاكا كتينا مستمر نعظم درجتي قبل ما نكذب باش المشكلة أن كتبت بيني للشركات بينا هاي ما بينا أويش دبي بخوان دير هكا أبشر اسمعي والله دياري إيش الشهر هي قناة ديار دبو السلام عليكم وعليكم السلام شلونك كاك شعبان هنا باش شنو والله نعم تاخذ برام أري والله كاك شعبان اشتغل اخوات كاك اسمعي عافية يا رب سائر باش كاك ابو بقول والله يوم ما عندك تاخير ديم ويان مشغول مو بيمنا والحاصل يعني عم خليك كاك من براستي زورنا خوش الدكتور تدري تناري اخوي دكتور دري لي هو طبعا كيف اخوت عند الزعلان قوريو والحاصل مساعدة خوش هناك المعدل تورد بيو تورد بوناش تاثيري لدك ايدي براستي زختي ونخوش يدري كراي روجيتات ثم درجات منو كرديان يا بني تا بني دنيا ثم تا فاهم كرديان ايش بدو صندوقات وثيقات مرتبطه ان شاء الله كل كاك شمع والله كبشر كتتمني عقل وشي من دارين يدي بخو امر لي ناقل ذكرتني ازاك انا روجا شي خصك فيك وتينا او سمني حساب خوای باشەکانی تو خراپەی حموو بزر کردیا ئەوەندە باشی لە گەرمان هەتا خوا دەرێ بەسا
گردنی خۆش و ئازابی ئەلێ ڕام گردنیم ئازاکرێ لە بەقاتم چاوی توری بەڕاستی ئەتوو تعویزی هەموو شتە خراپەکانی ویت کردیتەوە تا ئێستا ئەمە تەقسیرم پێ نەکردیە وەکو خۆم یعنی ئەگەر ئەو قسە شتان پێ برێ وەکو پێم گوتینە هەموو جارێ ئەوە تەبیعەتەکەی تویرە مێدانیە و ئەو های لە هاتیە ئیدی لۆیە ستان لە دری نەبیتن و بەکەنی ئازاکان دوعای لێ بکەن دوعا گردنی خۆش و ئازابی خۆش و ئازابی چا دەبی ئینشاڵڵا خوش فایدە گردنی خۆش و ئازابی بەس وەڵڵاهی ئەو ڕۆژێ گۆپارەکی لە مندا بەڵام بە هەر حاڵ ئەو وەچی باب و مامی خۆمان تەماشامان دەکرد بەڕاستی هەزار جار گردنی ئازابیت خوا خێر بنووسی برام وڵا حەز دەکەی بڕۆ لە خوارەوە گۆپارە چی لێ بڕۆ بینەوە تۆڕێ خۆت لەم بکەوت ئەستەغفر الله عەدم نییە عەدم ئەمە برایەکیم بەخوای کەسمان لە کەسمان گەورەتر نینە ساڵە دکتۆر نارێک کەنجیم دەمریتن کورە دەبێگەر دەری پشی لێ حەڤڕ حەت سوام کەنجی دەمریتنەوە بە قورئان بمردبان نییە استراحەتمان دەکرد کورە خۆ دەزان بەزە بە خاتی کاک شەعبانی من قسە ناکەم هەندم پێ خۆشی بمریاتە خوا دەرێ بەس کورە ئەویش حەز دەکا بمری بەس پێی ئەیبا دەبێگەرە چا دەبی ئینشاڵڵا شارە تۆ ئینشاءڵڵا بە حەول خۆت خۆی من نامگوت تێزارش کە تۆپەکەی ناوێنە ناو حەوشەی من ها نەمازانی کە تەمارینگۆ ئەو کە بیتەقێنم سیروان زانا إذا هم طوفان ما نخلو بانج ما ذكرت خلاص لا مش داخل بقرعة دقينا كلنا برمزان كده برون برون بزان كده دسني دي ودي كلام كده ده بقول كده زانا سيروا ورد وري بابا ورد راس زانا بشرتشي او زارش نايتقينم ها بشرتشي او توبتان ددموا دزانت سي شرطك شرطك امنو سيروان وزانا لقرتان توباني دكي ايه طواب ها ورد ورد يلا دي صبري يلا دور كونوا يلا دور كونوا دي ها صالة قمينا كنا كيجن مخوات البيت سيدي دلي قرنت خوا بامرازي بلي حاصل وشكورة بمشها